تێپەڕیشی بۆچی بۆ ذاتی ئەڵڵا ڕێک کێراییدایە هیچ نابینیت. ئەو خۆری کە بە ئاسمانەوەیە ئەو خۆری کە بە ئاسمانەوەی کاتێک کە تشکەکەی بڵاوە بێتەوە پەخشە بێ لەم زەوی ئێمادا شتەکانی پێبینین ئەها چەند ئیسفادەی لەکەین چەند شتەکان ڕوونێ بە چاومانە و تیشکی خۆرە ئەها چۆن هەموو شتێکی بۆ ڕوو ناکاتەوە. بەڵام ئەگەر بدێت چاو بەرزکەیتەوە بۆ نزیک خۆرەکە خودی خۆرەکە نا چواردەوری خۆرەکە ئاوا چاو عەزێدەیە وردە ئەمە بۆ چواردەوری ئەڵێم نەک خودی خۆرەکە بۆ نزیک خۆرەکە. لەوانەیە تەیرێ ببینی لەوانەیە تارێ ببینی لەوانەیە شتێک ببینی لە نزیک ئەوە لەوانە شە نەیبینی وایان نا. ئەگە چاو بڕێ خودی خۆرەکە چی لێت ئەگە 2 دقە 3 دقە چاولا لەبەی کام چاوی ساقی کوێریەکات هەر کوێرێکا چاو ببڕیتە خۆر تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى نمونەیە بەس. کاتێک کە سەیری مەخلوقاتی رب العالمینەکەی قودرەتی ئەڵڵا بینیت علمەکەیە بینیت تەدەبورەکەیە بینیت تەدبیرەکەیە بینیت توانای عەظەمەتی حکمەتی هەموو صفاتی خوا بینی لە مەخلوقاتەکانی. بەڵام ئەدوێ چاو بەرزکەیتەوە بۆ لای ئەسماعەکان ئاخر چۆن خوا هەر هەبوو هەر هەیە ئاخر چۆن ئەوەی کە نەژبووە ئیزانێ و کۆی کە بۆی پێشتر ئەگەر نەبوایە بژبوایە چۆن ئەبوو ئاخر چۆن ئیحاطە بە هەموو شتێکە ئاخر چۆن دابەزێتە ئاسمانی دنیا ئاخر چۆن لەم دەقا دابەزیەوە لەو لا ئاخر تۆ زیکا بێ بە فێکی ئەخیری شەو ئەی لای من چۆن هەڵکشایەوە لێو چۆن دابەزی لێ هەر چۆنمە هەنگێشت تێگەیت و هەنگێکیشی تێناگەی هەنگێک تێ ئەگەیت هەیەکیش تێناگەی. ئەگەر بیرە لە ذاتەکە خۆی کردەوە ئەگەر لە ئەسما صفاتەکانیش تێپەڕیشی بۆچی بۆ ذاتی ئەڵڵا ئەوە ڕێک کێراییدایە هیچ نابینیت. بۆ یەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بیری لێ مەکەرەوە لە ذاتی ئەڵڵا چونکە فإنکم لن تدركوا کاکە هەرچی بکەیت دەرکی پێ ناکەی چونکە هەرچی تۆ بیری لێ بکەیتەوە شەیء ئەخواش لەیسە کەمیثلیه شەیء